دەکەین لەم تەوەرەدا باستەوە دەکەین کە توندوتیژەکان بە شێوەیەکی گشتی لە خێزان و هاوکات لە ژنان بەچ ئاستێگەشتووە هەڵبەتە نزیکەی چەند ڕۆژێک دەبێت کە هەڵمەتی 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی کۆتایی پێهاتووە تایبەت بە کار و چالاکیەکانی دوای ئەم 16 ڕۆژە و ئامارەکان لەو 16 ڕۆژەدا چ خزمەتێک کراوە و چۆن کار لەسەر هۆشیارکردنەوەی کۆمەڵگە کراوە. فێنک شەفیق حەمە ئەمین کە بەڕێوەبەری گشتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی تیژی خێزان ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت. خات و فێنک سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان هەڵبەتە وەگڕوونە کە چەند ڕۆژێکە بەرەنگاربوونەوەی توندوتیژی کۆتایی پێهاتووە دەمەوێت لەو چەند ڕۆژەدا ئەو کار و چالاکیانی کە باس کرا و ئامارانی کە بوونیان هەبووە لە ڕێگەی وەرکشۆپ و سیمینارەکانەوە چی لە خۆگرت بوو و هاوکات لە دوای ئەو 16 ڕۆژش کار و پلانەکان چی لە خۆ دەگرێت. بەیانیتان باش، بەیانی خۆتان و هەموو بینەرانمان باش. سپاس لە بۆ بەسەرکردنەوەتان. دیارە کە باز لە هەڵمەتی بەرە 16 ڕۆژی فەرموو خات و گوێبیستی دەنگی بەڕێستانین. خات و فێنک ئەگەر گوێبیستی دەنگی ئێمە گوێمان بۆ تۆ گرتووە. فەرموو. بەڵێ بەیانیتان باش، هیوادارم هەموو لایەکتان باش بن دووربن لە توندوتیژی. خۆشحاڵم کە جارێکی دیکە باز لە هەڵمەتی 16 ڕۆژەی بەرەنگاری بوونەوەی توندوتیژی دەکەین. دیارە هەڵمەتێکە کە بۆ 16 ڕۆژ چالاکی جیاجیای تێداکرایە کە دەمەوێت لێرۆکانەوە پێشەم شتێک سپاس و پێزانینی خۆم و بەڕێوەبەرایەتی گشتی بەرەنگاری بوونەوەی توندوتیژی خێزان و ئافرەت بەگشت ئەو لایەنە ڕابگەێنین کە هاوکار و هەماهەنگ بوونە لە گەرمان و چالاکی جیاجیایان کردێ لەگەڵمان. بۆ نمونە ئەگەر ناوی هەندێک لە شوێنەکان بێنم وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی، ئەنجومەنی خانمان، هەروەها زانکۆیەکان بە سوپاسەوە، پارێزگا و ئیدارە سربەخۆیەکان، ڕاستپاردە نێودەوڵەتیەکان، دەستەی مافی مرۆڤ، قونسڵخانیەکان لە بیریشمان نەچی هەموو ڕێکخراوە نێودەوڵەتیەکان UNەکان بە تایبەتی UNFPA کە چالاکی باشی هەبووە لە گەرمان، هەروەها ڕێکخراوی سید و ڕێکخراوی WRO، ڕێکخراوی خانزاد و هەموو ڕێکخراوەکانی دیکە، ڕێکخراوی ئێمە لەوانەیە زۆربەی ببورن کە ناوەکانم لەوانەیە لەبیر نەبیتن. بەڵام ئەم ساڵەکە چالاکی زۆر باشکرا. بۆ نمونە دەتوانی برێن بە دەیاها سیمینارات کرا لە قوتابخانەکانە، لە ئیدارەکانە، لە هەندێک لە دائیرەکانی حکومەتە، لە ناو پەیمانگا و زانکۆیەکانە پەنێڵی باش کرایە کە چالاکەوان و مامۆستایان و ئەکادیمیەکان تێدا بەشداری بوونە. بەرنامەی جیاوازی تەلەڤیزیۆن و رادیۆ و سایتەکان کرایە، وەرکشۆپ و مێزگردی جیاجیامان هەبووە. خەڵاتی ساڵانەی نەقیب شەید محەممەدمان جارێکی دیکە بە سەرپەرشتی جەنابی جێگری حکوومەتی هەرێم قوبات تەوزیع کرا کە نەخۆشخانەی سۆزی دەرونی کە هاوکاریەک و هەماهەنگێکی زۆر باشمانە بۆی ئەو کەسانێک کە تووشی دەرونی دەبن. هەروەها ئیمێرجنسی بەشی سووتان لە بەرەوەی کێشەکانی توندوتیژی بەداخەوە لە کۆتایی دێتە سەرەوەی کە هاان بدرێنیان کەسەکان خۆیان بستێن کە توندتیژیان بەرامبەر دەکرێت. هەروەها ڕێکخراوی وچان کە ئەوانیش ئیشێکی باش دەکەن لە بۆ سۆزی دەرونی و لە بۆ هەستکردن بەوەی کە پشتیوان و پشتگیری ئەو کەسانن کە تووشی دەرونی دەبنەوە. دادگای سلەیمانی لە بەرەوەی بە سوپاسەوە کاری کرد لە سەروەی شەهید ئەو کەسانەی کە شەهید محەممەد و هاوڕەکانیان بریندار کرد کە ئەوانیش بگیرێن و بە سزای خۆیان بگەن. سپۆتی باش کرا کە لە بۆ وەکو هۆشیاری بڵاوکردنەوە بۆ ئەو کەسانەی کە هەم توندوتیژی دەکەن هەم توندوتیژیشان بەرامبەر دەکرێتن بۆی کۆمەڵگاکەمان بە شێوەیەکی ئارام بژێتن. ئەوە لە 16 ڕۆژی بەرەنگاری بوونەوەی توندوتیژی 25 نۆڤەمبەر. بەڵام ئێمە وەکو بەڕێوەبەرایەتیەکەی خۆمان 365 ڕۆژ بەردەوامین لە بەرەنگاری بوونەوەی توندوتیژی لە بەرەوەی ئەو بە ئەرچی خۆمان دەزانین کە بە بەردەوام و هەندێک بە 24 ساعتی ئیشەکانی خۆمان دەکەین و بەرەنگاری توندوتیژی دەبینەوە. خات و فێنک دەمەوێت ئەوە بزانم کار و چالاکیەکانی دوای ئەم هەڵمەتە چی لە خۆ دەگرێت؟ هەڵبەتە تەواوی ڕێکخراوەکان و وەکو بەڕێزیشتان باستان کرد ڕێکخراوەکەی بەڕێستان لە کار و چالاکیەکان بەردەوام دەبێت بۆ کەمبوونەوەی توندوتیژی لە هەرێمی کوردستان. کار و چالاکیەکان چی لە خۆ دەگرێت و چۆن کار بۆ ئەمە بەستە دەکرێت؟ ئێمە وەکو لە ناوەکەماندا ڕادیارە بەڕێوەبەرایەتی گشتی
بەرەنگاری بوونەوەی تونند و تیژی خێزان و ئافرەتان کە سەر بە وەزارەتی ناوخۆین. بەردەوام ئیش و کارەکانمان لەو بابانە دەڕواتن کە ئێمە ئیش بکەین بۆ بەرەنگاری بوونەوەی تونند و تیژی، ئیشکردن لەسەر کەیسەکانمان کە ڕوومان تێدەکەن بۆ چارەسەرکردنی کێشەکانیان. بۆ نمونە لە دەمانجی 2024 بەداخەوە کە کێشەکانمانیان ئەوانی کە دۆسەیان لێکرا 11368 کەیسمان هەیە. ئەوانە هەمووی کە دێنە نووسنگەکانمان کە ئێمە 28 نووسنگە و 2 هۆبە و 8 بەڕێوبەرایەتی و بەڕێوبەرایەتی گشتیمان هەیە، بەشی لێکۆڵینەوەمان هەیە. لێکۆڵینەوە لەو کەیسانەی کە ڕوو لە نووسنگەکانمان دەکەن، کەواتە چالاکیمان بەردەوامە لە بۆ لێکۆڵینەوە لەو کەیسانەی کە دێنە نووسنگەکانمان. دوای ئەوە ئێمە هێڵی گەرمی 119مان هەیە. هێڵی گەرمی 119 ئەو هێڵەیە کە بەردەوام 7 ڕۆژ لە هەفتەیەکە 24 سعات کراوەیە کەسانێکی لێکە شارەزان بۆ وەڵامدانەوەی خەڵک بۆ پێدانی ڕاوێژی یاسایی دەرونی کۆمەڵایەتی. لەوانەش بۆ لەو دەمانگەی ئەخیرە 10293 پەیوەندیمان هەبووە. ئەوانە داوای وەی دەکەن ئایا کە کێشەکەیان بە چ شێوەیەک چارەسەر دەکرێتن، لە هەمان کاتیشە هەر لە ڕێهێڵی گەرم ڕاوێژیان پێدەدرێتن. جاری واشە داوا دەکرێتن کە لە بۆ کێشەکانیان ڕووبکەنە کام نووسنگەمان بەپێی مۆقعی جوغرافی جوابیان دەدرێتەوە. دەمەوێت بەردەوام بڵێم دەمەوێت بزانم ئەو ئامارانی کە تایبەت بە تونند و تیژی و هاوکات تایبەت بە پەیوەندیکردنی هێڵی گەرم بە دیاریکراوی لە کام ناوچانی هەرێمی کوردستان ئامارەکان بەرزترن، ئەگەر ئێستا ئامارێکی سەرەتایی بەردەستا بێ؟ دیارە کە باز لە ناوچەکان دەکەین، ناوچەکان بەپێی نسبەی دانیشتوانەکەی دەگۆڕێتن، بەپێی عادات و تەقالید و کەلتورەکەی خۆی دەگۆڕێتن. بۆیە هەتا ئێستا ناتوانین بڵێن داتایەکانمان لە شوێنێک لە بۆ شوێنێکی کە زیاتر کەمترە، چونکە بەپێی کەلتوری منتیقەکە دەگۆڕێ. ئەگەر بینەوە سەرکار و چالاکیەکانی خۆمان جارێکی دیکە، ئێمە سنتەری ڕاوێژکاری خێزانیمان هەیە. سنتەری ڕاوێژکاری خێزانی ئەو سنتەرەیەکە خزمەتگوزاری یاسایی دەرونی کۆمەڵایەتی پێشکەش بە تاچی کۆمەلگا دەکاتن، بە تایبەتی ئەو کەسانەی کە ڕوو لە سنتەرەکەمان دەکەن یاخود لە ڕێی هێڵی گەرمەوەیە کە ئەم ساڵەکە لە ڕێی هێڵی گەرمی 1990 1255 کەیسمان تەحویل کرا لە بۆ سنتەری ڕاوێژکاری خێزانی. بەڵام خەڵکانێکی دیکەش خۆیان داوای وەی دەکەن کە کەیسەکانیان نەگێتە دادگا و بە قانون بە شێوازێک لە شێوازەکان لە دادگاکان دوا دەکەوێتن. 2314 کەیسمان بەردەوام سەردانی سنتەری ڕاوێژکاری خێزانیمان دەکەن. یەک لە چالاکی دیکەی کە هەمانە یاخود بەشێک کە هەمانێ لە ناو بەڕێوبەرایەتیەکەمان لێژنەی ئاشتەواییە. لێژنەی ئاشتەوایی لەم ساڵەکە لە 2024 هەتا مانجیدا 5051 کەیسمان لە لێژنەی ئاشتەوایی بووە. دیارە کە دەرێن لێژنەی ئاشتەوایی یان ئەو کەیسانەیە کە لە محکەمە دەنێردرێن لە بۆمان لەلایەن دادوەری بەڕێزەوە یاخود لە ڕێی سنتەری ڕاوێژکاریەوە دێن ئاشتەوایی دەکەن. ئێمە توانی ومانە لەو 5050ەکە کە گەیشتۆتە حالەتی وەی کە جیاب بنەوە 706 کەیسمان ئاشت کردیتەوە. 706 کەیسەکە بە معنای وەیە کە لە حالەتێک بۆ مەجای وەی تێدا نەبووە کە ئاش بنەوە لەسەر جیاببوونەوە بوونە، بەڵام لەبەرەوەی ئەو کەسانەی کە لێژنەی ئاشتەوایی ئیش دەکەن کەسانێکن خبریان هەیە شارەزانە ئەنجا پیاوانی ئاینیە کە سەر بە وەزارەتی ئەو چالاکیەکان لەبەر بمەوێ من چەند ئامارێ لە بەڕێستان وەربگرم دیارە چالاکیەکان زۆرن ماندوو نەبن لەمەوێ بزانم بەپێی ئەو ئامارانی کە لەبەر دەستایە بە شێوەیەکی گشتی تونند و تیژی بە بەراورد بە 6 مانگی یەکەمی ئەم ساڵ یاخود بە بەراورد بە ساڵی ڕابردوو زیادی کردووە یا خۆت کەمی کردووە؟ عادەتەن کە باز لەو پرسیارە دەکەین ئێمە پابندین بە جێبەجێکردنی یاسای ژمارە 8 ساڵی 2011 لە یاسایەکە بە یاسایی ژمارە 8 ساڵی 2011 لە یاسایەکە باز لەوەی دەکاتن کە پابندی کردینە بە 13 جۆر لە شێوازەکانی تونند و تیژی.
ساڵانە ئەو شێوازانە دەگۆڕێن. بۆ نمونە ئەگەر باسی ئەم ساڵ بکەم هەتا مانجی دەی 2024 ڕێژەی لێدان کە ڕویان کردیتە نووسنگەکەمان 2667 واتە زیادی شەڕکردن لە مابینی ئەندامانی زیادکردنەکەی ساری پارشەڕکردن بوو. تیژی ئەگەر لێک وەڵاما کۆی کەینەوە هەموو جۆرەکان تونند و تیژی زیادی کردو یا خودکەمی کردو بە بەراورد بە ساڵانی دیکە زیادی کردووە بەڵام بەگۆڕینی شێوازەکانی دەستخۆش بەگۆڕینی شێوازەکانی چکە بەداخەوە دەمێ لێرۆکانەوە بیڵێم هەندێک لە کێشەکان ڕوو لە نووسنگەکانی مەناکەن. بۆ نمونە تاوانە ئەلیکترۆنیەکان زۆر زۆرە بەڵام لەبەرەوەی خەڵکەکە نایە ڕاپۆرت بکاتەوە نایە شکات بکاتن یان خۆی حەلی دەکەیان بە شێوازێک لەگەروەش ئێمە هەموو جارێ پێیان دەرێن ئەوە تا هەموو ژمارەکان هەن هێڵی گەرم هەیە هێڵی گەرم هەیە لە ئاسایش هێڵی گەرم هەیە لە بەڕێوەبەرایەتی گشتی پۆلیسی هەرێم دەتوانن بێن ڕوومان تێ بکەن حەلی بابەتەکان دەکەین هەموو کاتێک ئامارەکان یاخود ژمارەی تەلەفۆنەکان بڵاو دەکەینەوە بەڵام خەڵکەکە خۆی حەلی دەکاتن جاری وا هەیە ئەچێ پارەیەکی زۆریان دەداتێ جاری وایە داواکاریەکانیان بەڕاستی لێرەوە داوا دەکەم تکا دەکەم لەمە دووە ڕوو لەو شوێنانە بکەن کە ژووری تاوانە ئەلیکترۆنیەکانمان داناوە ئێمەینە پۆلیسی هەرێمە ئاساییشە بۆی بتوانین ئەو کەسانەی کە لە تەلەگرامە لە سناپچاتە لە هەر شوێنێکە توشتان دەبن و تەهدیدتان دەکەن حەل بکرێ. زۆر بە کورتی ئەگەر لە دقێک وەڵامی ئەمەش بیتەوە بە پێویستی دەزانم زانم لە ئێستادا بارودۆخی شەڵسەرەکان بە شێوەیەکی گشتی چۆنە و هاوکات ئەو داڵدەدراوانی کە لە شەڵسەرەکاندان ئاماری ئەوان چیمان پێدەڵێت بەبراورد بە ساڵەکانی ڕابردوو زۆر بە کورتی ئەگەر وەڵامی ئەمەش بیتەوە ئامار لە بەردەستی بەڕێستانە هەبێ فەرموو. بەنسبە شەڵتەرەکان سەر بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیە بەڵام لە بەروی پاراستنی بینایەکەیان و هاتو چۆپێکردنی ئەو کەیسانەی کە لە ناو شەڵتەرن لەسەر ئێمەیە زائیدەن ئەو کەسانەی کە هەڕەشە لێکراون تەلەفۆن بۆ ئێمە دەکەن لە دوای وەرگرتنی ڕەزامەندی دادوەری بەڕێز چ بۆ هینانە دەرەوەیان لەو شوێنێک کە هەڕەشەکەی لەسەرا چ بردنیان لە بۆ ناو شەڵتەرەکان جەنابی دادوەر بڕیار دەداتن ئەو ئامارانەی شەڵتەرەکانیش کە پێمان دەرێتن لەو مانگای 496 کەیس بردراوە لە بۆ شەڵتەرەکان تەبەن ئەوانە بە پێی حەلکردنی کێشەکانیان و هەروەها بە پێیوەی کە هەڕەشەکانیان لەسەر کەم دەبیتەوە لە شەڵتەرەکان دێنە دەرەوە بەڵام لە شەڵتەرەکان ئێستا خۆشبەختانە ئیدارەیەکی باش جێبەجێکردن و میکانیزمی هینانە دەرەوەیان و بچوونە ناو شەڵتەرەکانیان و متابعەکردنیان زۆر بەهێز بووە دادگای بەڕێز و برێن دادوەرەکان بە جوانی ئیشی لەسەر دەکرێتن ژمارەکان کەوانی کە دەمینێنەوە لە ناو شەڵتەرەکان لە زیادبوون و کەمبوون بەڵاممانەوە لە ناو شەڵتەرەکان زۆر کەم بوویتەوە بۆی کە دەتوانرێت کێشەکانیان حەل بکرێتن. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ فێنک شەفیق بەڕێوبەری گشتی بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی خێزان سپاس بۆ بەڕێستان کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە ئامادە بوون.